ئەم قورئانە هۆی ژیانە، تاجی سەری موسڵمانە، هەر کەسێ پەیڕەوی بکە لە دوا ڕۆژدا شادومانە. قورئان خەڵاتی خودایە، ڕووناچیە لەم دونیایە، بۆ ئێمە ڕێگە و ڕێباز و ئامۆژگاری و ڕێنمایە. ئاسوودەی نێودڵانە، پێناسەی بڕوادارانە، شیفایە بۆ هەموو دەردێ، ڕۆشنکەرەوەی دڵانە. ئامادەبوانی بەڕێز، مامۆستایانی خۆشەویست، براو خوشکانی بەڕێزم، دیارە دەستگای نووری حیکمە هەڵدەستێ بە ئاهەنگی ڕێز لێنان و بەخشینی بڕوانامە بە قورئان لە بەرانی دەستگای نووری حیکمە لە بڕواری 22/8/2019. بەڕێزان و خۆشەویستانم، دەست پێشی بەرنامەکەشمان بە بەرنامەکەمان دەست پێ دەکەین کە پێکاتووە لە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام را تلك آيات الكتاب وقرآن مبين. ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين ذرهم يأكلوا ويتمتعوا ويلههم الأمل فسوف يعلمون. وما أهلكنا من قرية إلا ولها كتاب معلوم. ما تسبق من أمة أجلها وما يستأخرون. وقالوا يا أيها الذي نزل عليه الذكر إنك لمجنون لو ما تأتينا بالملائكة إن كنت من الصادقين. ما ننزل الملائكة إلا بالحق وما كانوا إذا منظرين. إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. صدق الله العظيم. خوا پاداشتی مامۆستای بەڕێز بداتەوە. بەڕێزان، ئێستا ژووتەی بەخێر هاتن لەلایەن سەرۆشی دەستگای نووری حیکمە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد پێشکەش دەکرێ با جەنابیان بفەرموێ. بسم الله الرحمن الرحيم. وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون. الحمد لله الذي أنزل القرآن ورفع به الإنسان وجعله نوراً للقلوب والأبدان وكرم أهله بالفوز في الدنيا ويوم يحشر الثقلان وبشر حامليه بالمغفرة والرضوان والفوز بالجنان. ثم الصلاة والسلام على النبي الهادي العدنان
وعلى آله وصحبه ومن سار على نهجه بإحسان. بەڕێزان، مامۆستا و پێشەوایانی مێزەر بەسەر، بەڕێزان، نوێنەری بنکەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز، بەڕێزان، نوێنەری سەنتەر و دەستگا و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، بەڕێزان، نوێنەری لقە فەرمی و ئەزموونیەکانی دەستگای نووری حیکمە، بەڕێزان، قورئان دۆستان و میوانانی خۆشەویست، بە ناوی ئەنجومەنی کارجێڕی دەستگای نووری حیکمە پڕ بەدڵ بە خێرهاتنتان دەکەین. هاتنتان نیشانەی خۆشەویستیتانە بۆ قورئان و خاوەنی قورئان و هەڵگرانی قورئان، یاخوا بەخێر بێن بەسەر چاوان. ئەمڕۆ 21 ذیلحیجەی 1440 کۆچی بەرامبەر 22 ئابی 2009 میلادی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەڵدەستێ بە سازدانی ئاهەنگی ڕێزلێنان و پێدانی مۆڵەت بە 20 قوتابی قورئان لەبەری دەستگای نووری حیکمە. بەڕێزان، دەستگای نووری حیکمە 12 ساڵ بەر لە ئێستا و لە بەرواری 18 2007 بە فەرمی خۆی ڕاگەیاند و سوپاس بۆ خوا، پاشان سوپاس بۆ هەوڵ و هیممەتی لێنەبراوەی ئەندامان و دڵسۆزان و پاڵپشتی خواپێداوان و نزای چاکەکاران لە ماوەی 12 ساڵی ڕابردووی تەمەنی لەگەڵ هەموو ئەو گرفتانەی هاتوونەتە پێش، توانیویەتی بە فەرمی 14 لق لە شار و شارۆچکە و شارەدەیەکانی کوردستان بکاتەوە، لەگەڵ بوونی 4 لقی ئەزموونی کە پشتیوان بەخوای گەورە لە داهاتوویەکی نزیک ئەمانیش دەبن بە لقی فەرمی. بۆیە ڕووناچی ئەم نورە جگە لە نووسینگەی سەرەکی کە کەوتۆتە شاری هەولێر لە ئێستادا لە هەر یەک لە شارەکانی سۆران و هەڵەبجە و سلێمانی و کەرکووک و کۆیە، خەبات و حاجیاوە و چەمچەماڵ و گەرمیان و پشدەر، سەید سادق و شۆڕش و پیرەمەگرون و شارەزور، ڕانیە و چوارقوڕنە و سەروچاوە و پێنجبین بوونی هەیە و دەدرەوشێتەوە. بەڕێزان، یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی دەستگای نووری حیکمە بریتیە لە گرنگیدانی تایبەت بە فێرکردن و لەبەرکردنی قورئانی مەزن و زانستیەکانی. لەم سۆنگەیەوە لە ماوەی ڕابردوو لەسەر دەستی لێژنەیەکی هەمیشەیی و تایبەت هەڵسەنگاندنی قورئان لە بەرام بە 2 قۆناغ بەڕێوە چوو کە هەر قۆناغێک لە بەرانی تا ئێوارەی خایان. قورئان لە بەران تیایدا 5 پرسیاریان ئاراستە کراوە کە هەر پرسیارێک لە نیو لاپەڕە زیاتر بووە بە موسحەفی مەدینە و پرسیارەکانیش بەم شێوەیە بوون. پرسیارێک لە سەرەتای ڕوبعێک بووە، ئەوەی تریان ناوی سوورەتێکیان ئاراستە کراوە و داوایان لێ کراوە لە سەرەتای سوورەتەکە بخوێننەوە، ئەوەی تریان چەند ئاەتێک لە پێش کۆتایی سوورەتێک و تەواوکردنی سوورەتەکە و پەڕینەوە بۆ سوورەتی دواتر، و 2 پرسیارەکەی تریش لە 2 جێگای متەشابه بووە. ئیتر بەو جۆرە هەڵسەنگاندن بۆ 28 قوتابی قورئان لەبەری دەستگا کراو، سوپاس بۆ خوا 20 قوتابی توانیان پلەی دەرچوون بەدەست بهێنن کە نابێت لە 85 کەمتر بێت. شایانی باسە لێژنەی باڵای هەڵسەنگاندن وەکو ئەرکێکی ئەخلاقی و شەرعی و ئەمانەتێکی گەورە زۆر بە وردی کارەکانی لێژنەیان بە ئەنجام گەیاندووە. بە جۆرێک قوتابی هەیە لە دەرەنجامی هەڵسەنگاندنەکە توانیویەتی لە 83 بەدەست بهێنێت، بەڵام بە پێی ڕێنماییەکان بە دەرنەچوو هەژمار کراوە و بڕوانامەی پێنەدراوە و بۆ ساڵی داهاتوو دەرفەتی تری بۆ دەڕەخسێندرێت. وەشایانی باسە لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لە بەرانی دەستگا لێژنەیە کە لە 3 مامۆستا پێک هاتووە کە هەر سێکیان بە فەزلی خوای گەورە حافزی قورئان و مۆڵەت پێدراون لە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. خۆشەویستان، بەر لە کۆتایی بە پێویستی دەزانم سوپاسی هەر یەک لەم بەڕێزانە بکەم. سەرۆک و کارمەندانی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کار ئاسانی بەردەوامیان بۆ دەستگا. هەر 6 کۆمپانیای گەشتی حەج و عومرە کە 5 عومرەیان دابین کرد، ڕوەیدە و موسلیم عومرەیەک، سەماوات
گەشتی ئاسوودە ئیحرام و پارەزان هەر یەک لەوانەش عومرەیەک واتە کە بە سوپاسەوە ئەرچی گەشتی 5 عومرەیان بۆ 5 لە قورئان لەبەرەکان لە ئەستۆ گرت کە دواتر بە تیر و پشک لە نێوانیاندا دابەش دەکرێت داواکارین لە بەدیهێنەری جیهان بەرەکەت بخاتە کاروباریانەوە و هەروەها ئەو خوا پێداوە بە ڕێزانەی کە بە بڕێک پارە بەشداریان کرد لە دابینکردنی خەڵات بۆ قورئان لەبەران و دابینکردنی پێداویستیەکانی ئەم ئاهەنگە خوای باڵا دەست بەرەکەت بخاتە کار و کردەوە و ماڵ و منداڵیان و هەروەها سوپاسی خانەوادە و کەس و کاری قورئان لەبەران کە پاڵپشتی بەردەوام و هاوکاری ڕاستەوخۆی قورئان لەبەرانیان کردووە تا بەو ئامانجە گەورەیە گەیشتوون و هەروەها سوپاسی بەڕێوەبەر و دەستەی کارجێڕی هۆڵی میدیا بۆ کاراسانی بەڕێوەچوونی ئەم ئاهەنگە و سوپاسی دام و دەستگا ئەمنیەکان کە ئەمنیەتی هۆڵەکەیان پاراستووە و سوپاسی لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەرانی دەستگای نووری حیکمە و سوپاسی لیژنەکانی ڕاگەیاندن و ڕێکخستن و چاودێری و پێشوازی و ئەندامانی دەستگا بەگشتی بۆ هەوڵ و ماندووبوونی بەردەوامیان و هەروەها سوپاسی دەستگا و کەناڵەکانی ڕاگەیاندن بەگشتی بۆ گواستنەوەی بڕگە و بەرنامەکانی ئەم ئاهەنگە دەکەین دووبارە بەخێرهاتنی هەموو لایەک دەکەین ئامادەبوونتان بەرز دەنرخێنین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه ئەبی دکتۆر بداتەوە بەڕێزان ئێستاش دەست دەکەین بەڕێز لێنان و بەخشینی بڕوانامەی باڵا بە قورئان لەبەرانی دەستگای نووری حیکمە داوا لە مامۆستانی بەڕێز دەکەین بفەرمون بۆ سەر ستەیج بەڕێز دکتۆر عەبدوڵڵا بەڕێز مامۆستا سەربەست بەڕێوەبەری لقی چەمچەماڵی دەستگای نووری حیکمە با جەنابیان بفەرموێ بەڕێز مامۆستا هاجرە با جەنابیان بفەرموێ و بەڕێز مامۆستا پەروین با بفەرمون قرآن 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 خوری اسمانا قرآن قرآن یاسای جیانا قرآن قرآن بوم زهانا قرآن قرآن بوم زهانا قرآن 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 سرايا بوم زهانا قرآن قرآن وقاو هوا بيويست جيانا قرآن قرآن هر کس دور بی عالم قرآنا هر کس دور بی عالم قرآنا دو چار دردو آزار جیانا دو چار دردو آزار جیانا ئایلە و قورئانات چەمپاک و تەرزا قورئان قورئان پەیڕە و کارانی سەریان پێبەرزا قورئان قورئان هەتا سووڕیژی لە دەورانا بێ هەتا سووڕیژی لە دەورانا بێ بە قورئان ڕوونا ژینی ئەم مەرزە بە قورئان ڕوونا ژینی ئەم مەرزە قورئان 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 خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە
بەڕێزان ئێستا شعرێک لەلایەن بەڕێز مامۆستا بێستون ژاڵەیەی کە بڕێزیان لە گەرمیانەوە تایبەت بۆ ئەم ئاهەنگە هاتوون و شعریان نووسیوە ماندووبوونیان بەرز دەنرخێنین با جەنابیان بفەرمون. بسم الله الرحمن الرحیم. ماوەستایانی عزیز خوشکانی من برایان، السلام علیکم ورحمة الله وبرکاته. سەرەتا لە ناخی دڵمەوە گەرمترین پیرۆزبایی لەم مامۆستا و خوشک و برا عزیزانە کەم کە بەدڵنیاییەوە لە خۆشبەختانی دنیا و قیامەتن بەو پلە بەرزەی کە پێی گەیشتون و بەشی هەمومان لە بەشیانە بێ. خوای پەروەردگار قورئان بکاتە بەهاری دڵ و نوری ڕێگامان و نوخشە بێ لەوانش کە بە ڕێگای لەبەرکردنی قورئانی پیرۆزەوە. من وەخێزانەکەم مەبدەئێکی سابتمانەیە کە لەسەر تاسەری کوردستانە لە هەر کوێ بۆ هەر بۆنەیەکی قورئانی بانگمان بکەن حوزورمانە بێ و بە خاتری ئەوەش نزیکەی 300 کیلۆمەتر ڕێگامان لە گەرمیانەوە بڕیوە بە خاتری ئەم بۆنەیە و بە خاتری قورئان و لەبەر خوای پەروەردگار خوا لێمان وەرگرێ. لەوە زیاتریش ڕاستیەکەی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە فەزڵی زۆری بەسەر خۆم و مناڵەکانمەوە هەیە کە ئینسانە بێ وەفادار بێ. بەشێک لەو قەسیدەی بۆتانە خوێنمەوە بە تایبەت بۆ ئەم بۆنەیە نووسراوە. کتێبی خوا، کتێبەکانتان هەڵگرن تاوێک بدەنە بێدەنگی، هەرچی قسەیە ڕایگرن، هەرچی وشەیە قوتی دەن، ئێوە هیلاکی وتنن گوێ نەگرتن داخی کردوون، ئیدی گوێ لە وڕێنەی هیچ مەخلوقێ مەگرن کە خالق بدوێ مەخلوق چی. زۆر بڵێی و وڕێنە و هەرزەگۆیی و هەڵیت و پڵیت فەلاکەتە، گوێ ڕادێرن هەستنە سەر پێ، پەروەردگار بۆتانە دوێ، خوا خۆی لەگەڵ ئێوەیەتی، ئەو کە ئێوەی خوڵقاندووە کەتەلۆکی ژیانیشتانی ناردووە. ئەو کتێبە جوان جوان تێتانە گەیەنێ کە ئێوە کێن، بۆ هاتوون و وەبێ چی بکەن، چۆنە ژین و بۆ کوێشە ڕۆن. ئەو قورئانە خولوقی پێشەواتانە، ئەو سەروەرەی سیرە و سوننە و فەرمایشتی بۆ قورئانمان تەرجومانە. ئەم قورئانە پڕە لە ویقار سەکینەت، لە جوانی میهرەبانی، لە ئومێد و ئاوەدانی. ئەم کتێبە پڕە لە ماجەرای خەڵق، لە سەربوردەی مەرگ و زیندووبوونەوە، پڕە لە حکمەتی پەنهان، لە هەواڵی سامناکی قیامەت و حەشر و نەشر. دەرگای دڵتان بکەنەوە، پەنجەرەکانی واڵاکەن، با پیت پیتی ئەو نورە بێتە ژوورەوە، با شنەیە و نیانیەداتان پۆشێ. ئەی حافظی کتێبی خوا، چەند خۆشبەختی ئەم تاجی ویقارە چییە؟ هۆها و دەمی ئەستێرەکان، ئەم حورمەتە ئیلاهیەت لەکوێ هانی؟ ئەم سەردەمەی لەم سەردەمەی قەزەم و بچکۆلەکانە چەند گەورە بووی بەم کتێبە پیرۆزەی خوا. ئەمە ئیلهامی گەورەی و سرودی قارەمانانە. گەورەکان بەمە گەیشتن، بەرزەکان بەمە چوونە دوند. ئەم کەلیمە خواییانە کلیلی دەرگای بەهەشتن، تاقە پەنجەرەی نوری خوان. حافظ قورئان تیجانی نور، نوری تیجان، دڵت خۆش بێ براوەیت و نەدۆڕاوی، ئەم نورەوە هەڵوەگرێ دەتبا بەرەو مەنزیلەتی نەبی و سدیق و ساڵحان. ئەمەی ناوسنگ و زەینی تۆ هەم ڕێگایە هەم ڕۆشنایی، ئەمەی ناوسنگ و زەینی تۆ هەم ڕێگایە هەم ڕۆشنایی. تۆ سەیری لێ و دڵکە چۆنم سورەیانەی نوری گرتووە، سەیری لێ و دڵکە چۆنم سورەیانەی نوری گرتووە. ئەم بەرسیلەی ئاەتانە ژیانیان کردوویتە پارچەیەک لە تامی بەهەشت. دابڕێ لەم هەموو درۆ، دوور بە لەم هەموو ڕیایە، بێ ئەو کتێب و ڕێگەیە زۆر بۆ گەنە ئەم دنیایە. دابڕێ لەم هەموو درۆ، دوور بە لەم هەموو ڕیایە، بێ ئەو کتێب و ڕێگەیە زۆر بۆ گەنە ئەم دنیایە. ئەی تۆ تینووی ئایەتی خوا، لەناو ئەم هەموو پیربوون و داڕزان و هەڕۆژان و داچۆڕان و لە تینوان ئاخنکانەی دنیادا خۆشبەخت بووی کە تینوێتی هەموو عمر و بەم کارێزەی کەلامی خوا شکاو نەما. ئێوەش هەموو بیخوێن و بەرز بنەوە، ئەگەر تین و نەگەر تەنیان، دەردەدارن یا مبتەلان، ئەگەر ڕق و وشکەڵاتون، ئەگەر دنیا دڵ و هۆش و گیانی بردوون، بیخوێن و بەرز بنەوە.
دەردەدارن ئەمە دەرمان، کۆڵەوارن ئەمە هەتوان، گەرگوم بوون ئەمە ڕێگا، لە تاریکیدا لۆقەدە نەمە چرا، پەست و تاڵن ئەمە ئارامی و نیانی، کرچ و کاڵن ئەمە میوەی گەییوی ئاسمانی. بیخوێنن و بەرز بنەوە بە تەرتیل و بە ئیتقانەوە بیخوێنن، بە دڵ و گیانەوە بیخوێنن، بە هەست و هۆش، بە ویژدان و بە ئیمانەوە بیخوێنن، بە هەموو بوونتان بیخوێنن، هەموو گیانتان بکەنە گوێ، ڕێک وەک ئەوەی هەر بۆ ئێوە نازڵ بوو بێ. ئیتر ئەمە دوا پەیامە لە خواوە بۆ سەرزەوی، کەس دوای ئەمە یەک کەلیمە لە ئاسمانەوە نابیسێ. بیخوێن و بەرز بنەوە، لە شاخەکان ئازاتر بن، ئەم ئەمانەتە هەڵگرن. چیتانەوێ؟ مژدە و خەبەر لەوە خۆشتر ئاگر توخنی سنگی قورئانی ناکەوێ؟ چیتانەوێ؟ مژدە و خەبەر لەمە خۆشتر ئاگر توخنی سنگی قورئانی ناکەوێ؟ بیخوێنن و بەرز بنەوە، بەم ڕێیەدا دەبنە ئەهل و خاسەی خوا. خێڵی قورئان خاو مەبنەوە، باوێشک مەدەن با ئەم جۆگەی هیدایەتە هەروان نەڕوا، ئەزبەریکەن لەگەڵ لە مامی باڵایە بەرز بنەوە، بڕۆن بڕۆن هەتا ئەوێ کە ئیتر بەرزی نامێنێ. ئیتر لەوێ کە بەرزاییەکانی فردەوسە دوا ئاەت کە بە ئاوازی بەهەشتەوە خوێندوتانە دەبێتە ماڵ و ماواتان. بیخوێنن و بەرز بنەوە، ئێرەیی هەر بە ئێوە ئەبرێ. شەفیعە ئەم کتێبەی خوا، وشە وشەی عروج و تەی سەماواتە. بیخوێنن و بەرز بنەوە، ئێرەیی هەر بە ئێوە برێ. شەفیعە ئەم کتێبەی خوا، وشە وشەی عروج و تەی سەماواتە. دەتان کاتە هاوسێ و هاوشانی فریشتە، سەردار و شاهی ئەنبیا، گەورەی حافزەکانی گەردوون کە بۆ سەرخۆی نازڵ بوو پیت پیت وشە وشە ئاەت ئاەت بە زمانی دڵ و دەمی لەگەڵ جبریلەی خوێندەوە. ئێوە بێ ئەم کتێبەی خوا وێڵە بن لەم سەحرایەدا، بێ ئەم بەرنامەی ژیانە گورگ و چەقەڵمار و مێر و گشتانە خوا. نێوان ڕۆح و ئەم قورئانە بارانی بەزەی ڕەحمان و مەوجدانە لە مەلەکوتی سەماواتە. نێوان دڵ و ئەم قورئانەدا گرسانی شەو و جەزبەی وجود و کەوتنە بەر بریسکەی ئاەتەکان و فڕین و شاگەشکەبوون و گریان و بۆ خواژیانە. ئەم کتێبە پیرۆزەی خوا سەرنجامی فرعون و قارون و سەرسەخت و گەندەڵ و دیکتاتۆر و دزەکانە جێڕێتەوە. چیرۆکی چاکانی تایە، ماجەرای پاکانی تایە، هاواری ویژدانی تایە. ئەرێ ئێوەتانەوێ ببنە بەشێ لە کاروانی ئادەم و نوح و ئیبراهیم؟ دەتانەوێ وەکو موسا بە ویقارەوە بڕۆن؟ دەتانەوێ وەکو یوسف زیندانەکان بکەنە قوتابخانە و پارچەیەک بن لە پاکێتی و وانەی هێز و ئەمانەتی فێری دنیاکەن؟ ئەتانەوێ وەک مەسیح بن لەگەڵ حەواریەکانیا؟ ئەتانەوێ بەڕێی محەممەدا بڕۆن؟ ئەتانەوێ وەک هاوڕێی غار پڕ بن لە وەفا و نیانی؟ ئەتانەوێ وەک خەدیجە پشتی پەیامبەر بەرنەدەن؟ وەک عایشە خوا پاکێتیتان دەرخا؟ وەک عومەر شەیتان زیڕەتان لێ بکە؟ وەک عوسمان مەلایکە لە شەرمتانە سەرداخا؟ ئەتانەوێ شەوق و نورتان لێ ببارێ؟ بۆ ئەمانە تەنیا یەک ڕێگەتان هەیە، ئەم کتێبە بکەنە هەوێنی ژیانتان، هەڵی گرن با ببێتە تین و وزەی گیرسانتان. ئەم کتێبە کۆچەریە ناحاڵیە پێپەتیەکانی بیابانی بردە ناو کۆشکەکانی هیسرا و کیسرا و هیرقڵ. شارستانیە هەزاران ساڵیەکانی دنیای خستە ژێر نەعلەکانی ئەو ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و خالد و زەید و عەمرانەی بیابان. ئەم کتێبە فەتحی دڵە بەردینەکانی کرد، دەستە پیسەکانی پاک کردەوە، دەروونە بۆگەن کردووەکانی شوەردەوە، چاوە وشک و قڵیشاوەکانی تەڕ کردەوە، سەحرای سەوز کرد، دنیای هەڵکێشا لە میهرەبانی، غیرەتی دایە ڕاکردووەکان و ئاوی بە ئاشی ئومێدا کردەوە. ئەم کتێبە دەستی دەهات دزی بڕی، پۆل پۆلی ئاڵۆشین و سەرسەری و تەماعبازی ژیر کرد، درڕندەی کردە بەشەر، جەلادی کردە دادپەروەر. ئەم کتێبە زیندە بە چاڵی ڕاگرت، هەزارە بوو جەهل و ئەبوو لەهەبی لەقاو کرد، غروری سەدان مەغروری هاڕی، ئاگری دەهات دەوڵەتی جەور و ئیستبدادی کوژاندەوە، چەند فرعەونی کردە عیبرەت. ئەم کتێبە مانای بەخشیەوە ژیانی هەزاران گەنجی نائومێد و ئەوانی خستەوە سەر ڕێی یارانی ئەشکەوت، داستانی یارانی ئوخدودی بۆ گێڕاینەوە، لە گەمژەیی یارانی سەبتی گەیاندین. ئەم کتێبە ئاشنایی کردین بە یەکەم چیرۆکی خەڵق،
چیرۆکی یەکەم نەبی یەکەم پێغەمبەری و دواترینیان هەر لە ناوان پەڕە پیرۆزانەدا بە یەکەم چیرۆکی کوشتن بە چیرۆکی ئەوەڵ و ئاخری دنیا ئاشنا بووین ئەم کتێبە پێیوتین قابیلەکان هەر هەمان سەرنجامیانە بێ هەموو زاڵمەکان ڕسوا بن ئەم کتێبە پێیوتین هەموو دزەکانە گیرێن گەندەڵەکانە بنەپەن ئەم کتێبە حاڵی کردین ئەم دنیای بۆی مردوین ماقڵەیەکی مناڵانەی حیابەرە ئێمە شتیایە ڕێبوارێکین گێژ و شەکەت بە لۆژە لۆژ بەرەو ماڵی ئەبەدیمان ڕێمان بە ئەم کتێبە بۆی چەند بارە کردینەوە دەبێ ژیر و حسابی بین تاتیانەچین لە دواییدا ئەم کتێبە دایکایەتیمان فێرەکە گشتی پەروەردە و ئەخلاقە ئاوێنەی خۆبینین و تەرازوی خۆکێشانە ئەم کتێبە قسەی خوایە پەیامی عەرشی ئاسمانە ئەم کتێبە گشتی حەق و حەقیقەتە پاڵەوانی درۆینەی تیانیە لە فسق و فجور خاڵیە ئەم کتێبە یەک ڕێیتایە بەرەو لووتکە دەمان خاتە سەر ڕێی بەهەشت ئەم کتێبە پێڕستەکەی مەحەبەتە ناوەڕۆکی مەوەدەتە ئەم کتێبە ڕۆح و ڕەوان و ڕەحمەتە ئەم کتێبە هی مرۆڤەت و ڕەو نەخۆش و گۆشەگیر و تادار و دەغەزارەکان نییە لە مەلەکوتی علاوە بە قەڵەمی خوای ئەوەڵ و ئەزەل نووسراوە ئەم کتێبە ئەهوەن نییە شاخ دێنێتە لەرزی گەردوو نەخاتە حەلوەلا ئینسانیەتە هەژێنێ ئیماندار کە من کێشەکە دڵ و ڕۆح و هەست و نەستی موسڵمانە بە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه بمبەخشن و گردن مازاکەن بۆ گەرمایە وابزانم وەختی زۆرم کرد زۆر سوپاس بۆ مامۆستایی بەڕێز خوا پاداشتی بداتەوە بۆ شەعرە بە پێزەکەی و سوپاسی ئەو کەناڵە ڕاگەیاندانە دەکەین کە لەگەڵمان ئامادە بوون دەمانەوێت کە ئاماژە بەناوەکانیان بکەین سەرەتا کەناڵی نیولاین و یەکگرت و دوو کەناڵی ئاسمان و کەناڵی ئاسمانی پێیام کەناڵی بانگەواز و کەناڵی کۆمەڵ زۆر سپاسیان دەکەین کە لەگەڵمان ئامادە بوون بەڕێزان ئێستاش بەیەکەوە سەرنجی ئەم شاشەیە دەدەین کە فیلمێکی دۆکۆمنتاریمان لەسەر هەڵسەنگاندنی قورئان لە بەرانی دەستگا لەلایەن بەشی ڕاگەیاندنی دەستگا ئامادەکراوە بفەرمون يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون نەخێوانیە گومان دەبەن بەڵکو قورئان نیشانەکانی ئاشکران لە دڵ و دەرونی کەسانێکدایە کە زانستیان پێدراوە لەلایەن خواوە تەنیا ستەمکاران دانانێن بە نیشانەکانی ئێمەدا دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری وەک کاری سەرەکی و بەردەوامی لە پێگەیاندنی تاکێکی چاکی چاکەکە گۆشکراو بۆ پەروەردەی قورئانی ئەمساڵ پۆلێک لە قورئان لە بەران پێشکەش بە کۆمەلگا دەکات ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلا تا ببن بۆ هۆکاری بەختەوەری و ئاسوودەیی بۆ کۆمەلگاکەمان سبح لله ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم له ملك السماوات والأرض يحيي ويميت وهو على كل شيء قدير تا ببن بە چرای ڕۆشنکەرەوەی ڕێگای ژین و ژیانی خۆیان و دەوروبەریان ومنهم أميون لا يعلمون الكتاب إلا أماني وإن هم إلا يظنون هۆکار و هاوکار بن بۆ سەربەرزی و بەرەو پێشبردنی کوردستانەکەمان تا لە دوجار پشتیوان بە خوددا هەڵگرانی قورئان لە بەران ڕووسپی دین و دنیا بن دەستگای نووری حیکمە ساڵانە هەڵسەنگاندن بۆ قورئان لە بەران ئەنجام دەدات لە ڕێگەی لیژنەیەکی پسپۆڕی قورئان لەبەر بڕوانامەی باڵای قورئان لەبەرکردنیان پێدەبەخشرێت يستبشرون بنعمة من الله وفضل وأن الله لا يضيع أجر المؤمنين
لێژنەکە سەر بە بەشی سەرپەرشتیاری دەستگای و پێک هاتووە لە بەڕێزان سەرۆکی لیژنە دکتۆر عەبدوڵڵا حەداد و ئەندامانی لیژنە دکتۆر یوسف گەرمیانی و مامۆستا غەریب عەزیز. لیژنە ئەمساڵ بە 2 قۆناغ کارەکانی ئەنجامدا لە بەرواری 11 هەفتی 2019 و 8 2019 لە کۆی 28 بەشدار بوو قورئان لەبەر 20 بەشدار بوو لە هەڵسەنگاندنەکە دەرچوو. لیژنە بەمەرجی گرتبوو قورئان لەبەران لایەنی کەم 185 نمرە بەدەست بێنن. بەڕێزانم ئێستاز ڕێز لێنان و پێدانی سوپاسنامە بە لیژنەی هەڵسەنگاندنی قورئان لەبەران لە دەستگایە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگا با بفەرمێ بۆ پێدانی سوپاس و پێزانینەکان. با جەنابیان بفەرموویە. بەڕێز دکتۆر یوسف گەرمیانی با بفەرمێ وەکو ئەندامی لیژنەی هەڵسەنگاندن. و بەڕێز مامۆستا غەریب عەزیز با بفەرمێ وەکو ئەندامی لیژنەی هەڵسەنگاندن. بەڵێ سپاس بۆ مامۆستای بەڕێز. بەڕێزان ئێستاش داوا لە کاگ ئیدریس دەکەین ئەگەر بفەرمێ بۆ سەر ستەیج. ئەم شوشەیە ناوی هەموو ئەم برا بەڕێز و خوشکە بەڕێزانەی کە قورئان لەبەرن ناوەکەی لە ناو ئەوەیە. کاگ ئیدریس دەیبات بۆ لای میوانە بەڕێزەکان 5 دانەی لێ هەڵدەگیرێت بۆ ئەو کەسانەی کە چێ عومرەکە دەباتەوە. فەرموو. دەرچووی یەکەم حەنان نیعمان ساڵح هەولێر پیرۆزبایی لێ دەکەین. دووەم شکوریا عەبدوڕەحمان هەولێر. سێەم ئەحمەد مەحموود محەممەد چەمچەماڵ. چوارەم فائیزە جەوهەر یونس هەولێر. پێنجەم زولەیخە عەبدوڕەحمان محەممەد ئەمین هەولێر. داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا دەکەین ئەگەر بێت دیاریەکان ببەخشێت. ناوی ئەوانەی کە ناویان دەرچوو بۆ عومرە: حەنان نیعمان ساڵح با بفەرموێ. فائیزە جەوهەر یونس. شکوریا عەبدوڕەحمان. زولەیخە عەبدوڕەحمان. ئەحمەد مەحموود محەممەد. باش بۆ ئەو برایانەی تریش دیارە ئەوانیش هەر دیاریان هەیە کە حەسیبە حسێن محەممەد با بفەرموێ. دیدار کەریم تاها. دیدار نادر خضر. سربەست خالد تاهر حاجیاوە.
شادان خالد تاهر چەمچەماڵ سوهام حسين محمد هولير عدنان هاوار محمد هولير محسن حسن علي سليماني مؤيد محمد عزيز هولير هاجة خطاب رسول هولير هجار عبد الله سعيد هولير هيم الرسول كاك الرش چەمچەماڵ أشقال توفيق الرشيد هولير دەست خۆش بێ مامۆستا بەڕێزان ئێستا ژووتەی بەڕێز مامۆستا ئەکرەم جەمۆ سەرۆشی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستان وتەیەک با بفەرموێ. لابێ خودێ مەزن و دلوڤان مامۆستایان زێدە عەزیز و قەدرگران خوشک و برایان بەڕێز ئامادەبووین بەڕێز هەمیلایەک بەخێر بێت سەر سەران و سەر جوان زۆر بەختەورم ئەڤروکە خوشحاڵین ئەڤروو ئامادە بووین لە ڕێو ڕەسمێن ئاهەنگە ڕێزلێنان و بەخشینە بڕوانامە بۆ هەندێک کەسایەتیەش بەرکەرین قورئانە پیرۆز کوشلایە دەستگەهێ نووری حکمە تێتە ئەنجامدان ئەمش دڵ دەستخۆشی و سوپاسیە دەستگەهێ نووری حکمەتکەین و داخوازە سەرکەوتنێ بۆ کار و بارێواتکەین و چالاکی تێنە ئەنجامدان لە هەرێمە کوردستانێ بوزانین دەستگەهێ نووری حکمە ئێکشوان ڕێکخراوێت ناحکومیە الفەرمانگەها ڕێکخراوی ناحکومی هاتیە تومارکردن و کار و چالاکیت خۆ زۆر بەزۆری پارێزیە و دەڤەرên هەرێما کوردستانê ئەنجام دەتن و کار و چالاکیت وا زێدە زۆرن و ئەvە cihê dilxweşiyê و destxweşiyê و Xwedê Teala we ser bêxîtin û serkeftinê pirsqêwan biketin. Her wisa pîrozbahiya bejdarbûna kem evit evrûke birwanama werdigirin û rêz û ihtirâm bû wan mamostayên ku li jineka taybet hatiye damezrandin bû helsangandina va birwanama zor spas bû wan Xwedê Teala xêra hemîlayekî binvesî. Berêzan, Fermangeha Rêxewa Nahukûmî li Herêma Kurdistanê di hemî sektêr û buwarên jiyanê da xizmeta komelgeha xwe kiriye pirêka durustkirina rêxerawên nahukûmî û palpiştî û piştbestina yasa jimare êk ya sala 2011 ewa ji Berlemanê Kurdistanê derketî tuwaqeekî da ku ev rêxerawe bara pitirê xwe bexşane kar dikin û dibine palderekê barsivîkirin بۆ barê xelkê Kurdistanê û pir dekit navbera hikûmeta Herêma Kurdistanê û xelkê Kurdistanê. Spas bi Xwedayê mezin tenûke ev rêxerawê te nebûne bargiraniyek ne bû xelkê Herêma Kurdistanê ne bû hikûmeta Herêma Kurdistanê belkû ber û vajî et xizmeteka ekcar bû xelkî xaseten yê kêmderamet û yê hejar hatiye pêşkêşkirin taybet bû wan kesa evit qesta Herêma Kurdistanê kirîn ew awarê qesta Herêma Kurdistanê kirîn et salê raburdûyê de û piştî hatine Daeş rastî ekcar xizmeteka baş bû wan hatiye pêşkêşkirin pêviya hindê ku berdewam bin et xizmet û kar û çalakî xwe da. Amadebûyên berêz Qur'ana pîroz asl û binemayê hemî ulûm û zanistayê. Asl û
بنەمایە هەموو علوم و زانستە دینیە بەلکو ڕاقیترین زانستە بۆ دین و ئەو کەسێن هەلگرن قورئانە پیرۆز کە فێرد بن و خەلکێکی فێردکەن باشترین کەسن بگوتنا پێغەمبەرێ خوشتیبی سڵاو لێ بن خەیرکم من تعلم القورئان وعلمه بقورئانە پیرۆز ملەت و ئەقوام پێتێنە بلندکردن و بەرزکردن و هەر قورئانە پیرۆز ملەت و ئەقوام پێتێنە نزمکردن و کێمکردن وەکی پێغەمبەرێ خوشتیبی بێژیتن صلی الله عليه وسلم إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين قرآن بيروس جبليك وشفايا شفاعته جبليك وراحته تربيته جبليك وإصلاح وشخصازية عدالته جبر فيك جبر كرن قرآن بيروس وهل قرنا مخد تعالى أبا بيروس كو جبلي هندك وأهل قرآننا خاصة خداینا او جيش بردوا جرا ایک قرآن پیروس اصل و جدره وی کو خدایا ام بجين ربانية المصدر يا دوي غاية هدف و ارمان جي هر خدایا او جي ربانية الغاية بويا ام بدوينا و آواكرنا مروفي آواكرنا انساني بولات خو و ببیت مروفێکی صالح و پاک و چاک و خزمەتکار بۆ وڵاتی خو و دینی خو سەروان معانی جوان ئەوین قورئانە پیرۆز ئاماژە پێکردی و ئەمری مە پێکردی و مەبدەئێ تعارف و تعایشەیە و هەفناسینەیە و مەبدەئێ پێکڤەژیانەیە و مەبدەئێ ئاشتی و سەلامەیە و مەبدەئێ ئەمن و ئەمانەیە دير اش هر تنتربيكي وتنتيجيكي وتعصبي وكرببونكي واجتهادات خلد ومزاجي افن زرارة مروفاتية ومروفاتية وزرارة جيانا مروفاتية لما هي دوباره دستخوشية الدزجه نوري حكمت كام بوفي آهنگا قشنگ و دلخوشكر وروسا بخيرهاتنا همي آمادوات كام سركفتي بن إن شاء الله وداخازا بحشتك وبرين كام وهمي كسا والسلام عليكم ورحمة الله وبركاته سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەکرەم جەمۆ سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە حکومیەکانی هەرێمی کوردستان بەڕێزان و خۆشەویستانم ئێستاش بەیەکەوە دووبارە سەرنج دەدەین کە فلیمێکی دێکۆمەنتاری لەسەر دەزگای نووری حیکمە کە لەلایەن بەشی ڕاگەیاندنی دەزگا ئامادەکراوە بفەرمون دەزگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕەسەنایەتی خۆبەخشی لێبوردەیی چاکەکاری داهێنان و بەردەوامبوون دەزگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕێکخراوێکی پەروەردەیی ڕۆشنبیری ناحوکمیە کار دەکات لە پێناو پەرەپێدان بە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی دەزگای نووری حیکمە لەسەردەستی ستافێکی شارەزا و بە ئەزموون لە بەرواری هەژدەی هەشتی 2007 لە شاری هەولێر لەلایەن دەستەیەکی نەگۆڕ کە ناویان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان تۆمار کراوە و خاوەنداریەتی دەزگا بۆ ئەم دەستەیە دەگەڕێتەوە و لەژێر ناوی سەنتەری حیکمە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز خۆی ڕاگەیاند دوای تێپەڕاندنی چەندین ئاستەنگ کۆڵی نەدا لە ئەنجامدانی چەندین چاڵاکی ڕۆشنبیری و نمونەی بەرفراوان لەسەر ئاستی کوردستان لە وێنەی پرۆژەی هاوڕێیانی قورئان میهرەجانی ساڵانەی قورئانی پیرۆز کۆڕ و سیمیناری زانستی و دواتر پرۆژەکەمان سنووری لۆکاڵی جوگرافی شاری هەولێری تێپەڕاند ڕووی لە فراوانبوون کرد نوێبوونەوە و گەشەسەندنی بەخۆیەوە بینی هەم لە ڕووکار هەم لە نێوەڕۆک دوجار دەزگاکە لەژێر ناوی دەزگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لەژێر دروشمی ئایەتی خوای گەورە كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون کار دەکات و بەردەوامە لە چاڵەکیەکانی خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق
بەهۆی کاریگەری و دانسقەیی کارکردن و پرۆگرامە گشتگیرەکەی زوو بە زوو داواکاری کردنەوەی لق لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان ئاڕاستەی نووسینگەی سەرەکی کراوە و دەکرێت بۆیە بە سنگ فراوانی و شانازیەوە پێشنیازی کردنەوەی لقەکان پەسەند کران چەخماخەی یەکەم لق لە دەڤەری سۆران دەستی پێکرد ئاهەنگی نۆبەرەی لقی دەستگاکە بەر ئەو دەڤەرە کەوت نووسینگەی سەرەکی دەستگا دەکەوێتە شاری هەولێر و سوپاس بۆ خوا پاشان بە فەزڵ و هیممەتی هەموو لایەک و پاڵپشتی ڕاستە و خۆی خوا پێداوان لە ئێستادا دەستگا خاوەنی 18 لقە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە بریتین لە هەریەک لە لقەکانی سۆران، هەڵەبجە، سلێمانی، کەرکووک، کۆیا، خەبات، حاجیاوە، چەمچەماڵ، گەرمیان، پشدەر، سەید سادق، شۆڕش، پیرەمەگرون، شارەزور، ڕانیا، چوار قوڕنا، سەرچاوە و پێنجوێن. لق مافی کردنەوەی بازنەی هەیە لە سنووری کاری خۆی. ئێستا 8 بازنە لە خوار پێک هاتەی لقەکانی دەستگا بوونیان هەیە و لە بینای سربەخۆ خەریکی خزمەتکردنن بە کتێب و ڕێبازی خودا. بەشە کارژێڕیەکان ئەنجومەنی کارژێڕی دەستگا جگە لە سەرۆک و جێگری سەرۆک بە مەبەستی باشتر ڕاپەڕاندن و ڕێخستنی کارەکان بەشە کارژێڕیەکانی دابەش کردووە بەسەر 7 بەش کە بریتین لە هەریەک لە بەشەکانی سەرپەرشتیاری، پرۆگرام و پێگەیاندن، پلاندانان و بەدواداچوون، ڕاگەیاندن، دارایی، پەیوەندیەکان و کاروباری لقەکان و هەریەک لەم بەشانەش پێکاتون لە چەند یەکەیەکی کارژێڕی سربەخۆ. ئەنجومەنی بەڕێوەبردن هەموو 3 مانگ جارێک بە ئامادەبوونی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی کارژێڕی و بەڕێوەبەری سەرجەم لقەکانی دەستگا کۆبوونەوەی وەرزی ئاسایی ئەنجومەنی بەڕێوەبردن ئەنجام دەدرێت بە مەبەستی بەدواداچوون بۆ کاروباری لقەکان و ئاڕاستەکردنیان و وەرگرتنی ڕاو سەرنج و پێشنیازەکانیان. سەرژمێریکردنی ئەندامانی کارژێڕی و مامۆستا و قوتابیانی دەستگا. ژمارەی ئەندامانی کارژێڕی لە نووسینگەی سەرەکی و سەرجەم لقەکانی دەستگا بریتیە لە 212 ئەندام لە هەردوو ڕەگەز کارژێڕی برایان و خوشکان. ژمارەی قوتابیانی دەستگا لە سەرتاسەری کوردستان زیاترە لە 8000 قوتابی کە لە خزمەت 740 مامۆستا زانستەکانی قورئان دەخوێنن. کارژێڕی خوشکان یەکێک لە ئامانجەکانی دەستگای نووری حیکمە بریتیە لە بایەخدانی تایبەت بە ڕۆشنبیرکردنی ئافرەتان و منداڵان لە بوارە جیازیەکاندا. کارژێڕی خوشکان ڕاستەوخۆ سەربابەشی سەرپەرشتیاریە و زۆرینەی قوتابیان و مامۆستایانی دەستگای نووری حیکمە پێک دەهێنن و چاڵاکی و سیمیناری تایبەت بە توێژی ئافرەتان ئەنجام دەدەن. خول و سیمیناری زانستی و بەشداری دەستگا لە کۆنگرە نێودەوڵەتیەکان. دەستگای نووری حیکمە بۆ دانەبڕان لە پێشکەوتنی جیهانی دەرەوەدا بۆ بەرزکردنەوەی یاستی زانستی زیاتر لە 8 وەفد بە نوێنەرایەتی دەستگا بەشداری چەندین خولیان کردووە لە دەرەوەی وڵات. هەروەک سەردانی مەیدانیان ئەنجام داوە بۆ بنکە و سنتەرەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئانی مەزن لە وڵاتەکانی ئوردن، میسر، سعودیا و تورکیا کە مەبەست لێی سوودوەرگرتن بووە لە ئەزموونی ئەو وڵاتانە. لە ناوخۆش چەندین کۆڕ و سیمیناری گشتی ئەنجام داوە کە لە دەستگا ڕاگەیاندنەکاندا پەخشکراونەتەوە. پێشبڕکێی ساڵانە دەستگای نووری حیکمە بە سەرپەرشتی لیژنەیەکی شارەزا هەموو ساڵێک پێشبڕکێ بۆ لەبەرکردنی قورئانی مەزن ڕێک دەخات تایبەت بە قوتابیان و ئەندامان و مامۆستایانی دەستگا لە نووسینگەی سەرەکی و سەرجەم لقەکان بۆ هەردوو کارژێڕی برایان و خوشکان لە هەموو ئاستەکانی 5، 10، 15، 20، 25، 30 جوزئی. دارایی دەستگا لە ڕووی داراییەوە هاوشێوەی کارەکانی تری تەواو سەر بەخۆیە. هیچ جۆرە داهاتێکی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان و هیچ لایەن و ڕێکخراوی سیاسی نییە، بەڵکو پشت دەبەستێت بە هاوبەشی ساڵانی قوتابیان و ئەندامانی دەستگا هاوکات لەگەڵ پاڵپشتی بەردەوام و ڕاستەوخۆی خواپێداوان بۆ دابینکردنی تێچووی ڕۆژانەی پێداویستەکانی باڵەخانە و لە چاپدانی پرۆگرام و بەرهەم و بڵاوکراوەکانی دەستگا. دروشمەکانی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کار دەکەین و کۆڵ نادەین تا ڕووناچی ئەم نورە دەگەێنین بە سەرجەم شار و شارۆچکە و دێهاتێکی کوردستان. بە خۆداچوونەوە و نوێبوونەوە و گەشەی بەردەوام دەکەینە 3 کۆڵەگەی کاری دەستگامان.
سێ کوچکەی هیوای لەسەر هەڵدەچنین ئەوەش بەڵێنی سەرەتا و کۆتاییمانە. دەزگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. بەڕێزان ئێستاش کاتی ئەوەیە گوێ بگرین لە وتە بە پێزەکانی زۆر بەڕێز دکتۆر عوثمان هەڵەبجەیی بە ناونیشانی فەضڵ و گەورەی هەڵگرانی قورئان بە جەنابیان بفەرمونون. بەر لەوەی کاک دکتۆر دەست بە وتارەکەی بکە، برایەک و خوشکێکمان مابوون بۆ وەرگرتنی دیاریەکە. سەیران خالید با بفەرموویە، بەڕێز عامر جوبەیر با بفەرموویە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و ئازیزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕاشکاوی ئەڵێم ئەگەر پەروەردگار معجزەی گشت پێغەمبەران خەڵات بکا بە من، ئێستا بە بەرچاوی بەڕێستانەوە وەک ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام بچمە ناو ئاگر و نەسووتێم، وەکو موسا عەلەیهی السەلات وەسسەلام گۆچانەکەی دەسم بکەمە ئەژدیهایەک جادووی گشت جادوگەران پوچەڵ بکاتەوە، وەکو موسا پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام بە گۆچانەکەی دەسی لە بری نیل بیەم لە دووکان، بیەم لە سیروان وشک بکات و لەشکرێکی گەورە بەسەریا تێپەڕێ، وەک مەسیح عەلەیهی السەلات وەسسەلام قسە لەگەڵ مردووە بکەم، بە فەرمانی خوا مردوو زین و بکەمەوە، بە فەرمانی خوا کەڕ و کوێر و لاڵ چاک بکەمەوە. بە هیچ شێوازێک نابێت دڵخۆشیم بەو معجزاتانە بگاتە ئاستی دڵخۆشیم بە یەک ئایەتی قورئان، یەک ئایەتی ئەو قورئانە پیرۆزەی ئەو بەڕێزانە لە سنگیانە هەڵیان گرتووە، پاراستویانە لە گشت معجزەی گشت پێغەمبەران گەورەترە. ئەوە کاڵفامەکان بوون، ئەیانوت لەولا ئونزیلە عەلەیهی ئایات من ڕەبێ، ئەوە بۆ چەند معجزەی مادی نەنێراتە خوارەوە بۆ ئەو پێغەمبەرە، بۆ معجزاتی مادی نییە، داوای معجزاتی مادیەکەن. وەکو لە سوورەتی عنکەبووتا خوای گەورە لە وەڵاما فەرمێ ئەوەلەم یەکفیهم ئەنا ئەنزەلنا عەلەیکە الکیتابە یوتلا عەلەیهم، ئایا بەسیان نییە ئێمە کتێبێکمان پێخەڵات کردوون، ئەو کتێبە گەورەترین کتێبە، پیرۆزترین پەیامە. هەمان کاڵفامان بوون ئەیانوت ولو أن قرآنا سيرت به الجبال أو قطعت به الأرض أو كلم به الموتى. قورآنێک بۆ دانابەزێتە سەر دڵی ئەم محەممەدە شاخی پێ ببزوێنی، یاخو زەوی پێ پارچە پارچەکەیت و لە تلەتکەی، یاخو قسەی پێ لەگەڵ مردووە بکەی. ئەو داماوانە نازان ئەم قورئانە یوسەیەڕ به الرجال بدل الجبال، پیاوی مردی پێ ئەجوڵێنرێ، نەک شاخ. تصلح به الأرض بدل أن تقطع، چاکسازی لە زەویە ئەکرێ، ئاوەدانیتی ئەکرێ بە بۆری ئەم قورئانەوە، نەک پارچە پارچە و لەتلەتی بکەی. ويكلم به الأحياء من أولي الألباب والنهى، کەسی مرد و عاقڵ قسەی پێ ئەکرێ، قسەی لەگەڵ ئەکرێ بەم قورئانە. بۆیە بەڕاستی جێی شانازیە سەرتان بڵند کەن، ئەو پەیامەتان پێیە جێی شانازیە لە هەموو کە سەرتان بڵندتر بێ. باوەڕەکەن لەبەر خاتری ئەو پەیامەی کە لە سنگتانایە خۆم لە ئاستی پەنجەی پێتانە ئەبینمەوە. ئەو قورئانە ئەوەندە ئێوەی بەرز کردووەتەوە، ئەوەندە ئێوەی بەرز کردووەتەوە. گەورەی ئەو قورئانە گەورەی ئێوە لە گەورەی قورئانەکایە.
سەری ئاەتی نۆی سوورەتی ئیسرا بکەن چ گەورەیە خدای گەورە فەرمێ إن هذا القرآن يهدي للتي هي تي أقوم لتيها لا مشتيكا لا مو تشمكي كجيانا لعقيدة وبيرو باورا لعقل قراي وروشن قرايا للدلا للروحة لأبوريا للرامياريا لكوم الناسيا لپروردا لهموی أنا بو چاکترین ڕێگا وەستاوترین ڕێگا ئاماژەمان بۆ کات و دەستمانەگرێت و ڕێنمۆییمان بۆکە با چەند نمونەیە بگەڕمەوە ئاز دەکەن بزانن ئەم یەهدی للەتی هی ئەقوەمە چەند گەورەیە ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی کتێبێکی هەیە بەداخەوە وەڵێم لە جیهانی ئیسلامیا زۆر خزمەت نەکراوە شایانی ئەوەیە زۆر خزمەت بکرێ ئەویش جەواهیر القورئان هاتووە لەناو قورئانە جەوهەرەکانی دەرێناوە ئەو ئاەتانەی بوونەتە کولیات بوونەتە قەواعیدی و یاسا و ڕێسای گشتی بۆ ژیان دەریهێناون خۆزگایە خزمەتی زیاتر بکرایە و بە زمانی شیرینی کوردیش پێشکەش بخوێنەوە بکرایە یەهدی للەتی ئەقوەم لە بواری عەقیدە تۆ تەسەوور بکەن ئاز دەکانم تاکە کتێبێکە باسی یەکتاپەرستی خوا بکە سەری ئەو پەرتوکانەی دیکە کە بە ناوی خۆداوە هاتوونەتە بازارەوە و ئاینی خوامان بە درۆ پێفرۆشرێ بەراوردت کە لەگەڵ قورئانە بزانت چ جیاوازیەکیان هەیە بزانت چ جیاوازیەکیان هەیە بڕۆ سەری بەرنامەی بایبڵ بکە و قورئانی پیرۆز بکە با دوو نمونەتان بۆ بجێرمەوە لەبەرەوە بزان ئەو قورئانەی بەدەستانەوەی و لەسەر ناو سنگتانایە و لە ناو دڵتانایە چه پەیامێکی پیرۆزە شەرمە ئێمەش سەربەرز دەبین بەم پەیامە سەرمان نەویکەن لە ئاستی خەڵکە لە پەرتووکی پیرۆزە لە بایبڵ هاتووە سەیرترین دزی لەگەڵ سەیرترین مارەیە دوو نمونەتان بۆ ژێرمەوە سەیرترین دزی ئەمیش ئەوەیە ئیسحاق پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دوای ئەوەی پیر بووە هەردوو چاوی کوێر بووە وەکو لە کتابی مقەدەسە هاتووە چاوی کوێر بووە دابوو نەریتی ئەوان وا بووە کوڕە گەورە ئەبێتە جێنشین ئەبێتە پێغەمبەر پیرۆز دەکرێ عەلی بن البیکر ئیسحاقیش دوو کوڕی هەبووە کوڕێکیان بە ناوی عیسۆ کە کوڕە گەورەیە ئەبێ بێتە جێنشین پیرۆز بکرێ لانی باوکیەوە کوڕی دووەمیشان یعقوبە ئیسحاق کوڕە گەورەی بانگەکان کوڕە گەورەی بانگا و پێڵێ بڕۆ ڕاوێ بکە لە بەرەوەی بگەڕێیتەوە ڕاوەکە بکەینە خێر و ئینجا پیرۆز دەکەم خەڵاتەکەم بتکەمە جێنشینی خۆم دایکیان کە ناوی ڕیفقەیە کوڕە بچووکی زیاتر خۆشەوێ یعقوبی زیاتر خۆشەوێ بە یعقوب بەڵێ بڕۆ فریاکەوە خەریکە پێغەمبەرایەتی لە دەست ئەسەنرێتەوە بیتە کۆیلە خزمەتکار بۆ عیسۆی برات ئەڵێ چی بکەم ئەڵێ بڕۆ هەر لە تەویلەکەی خۆمانە بڕۆ لە مەڕێک بزنێک شتێک بێنە حیوانێکی خۆمان بێنە بیبەرە پێشەوە دەنگی خۆت بگۆڕە بڕۆ لای باوکت خۆ باوکت نادبینێ دەنگە بگۆڕە بڵێ من عیسۆم بەڵکو پیرۆزە بکە ئەویش ئەڵێ دایجان عیسۆی برام کەسێکی کوڵکنە تووکنە منیش کەسێکی بێتووکم بێموم ئەویش ئەڵێ جاچیە بڕۆ پێسی بزن بدە لە دەست ئەمە لە سفری تەکوینە وەکو چۆن ئەڵێ لە یەکەم سوورەتی کتابی مقەدەسە کە بە درۆ نسبەتی دراوەتە لای خودا و مەسیحی و جوولەکە شانەزی پێوەکەن بالفعل یعقوب دەنگە گۆڕێ پێسی بزنەدا لە دەستی ئەچێتە پێشەوە سڵاو لە باوکیەکە باوکی ئەڵێ وەرە پێشەوە ئەنجا دەستەدا لە دەستی ئەڵێ سوبحان الله دەستی عیسۆیە بەڵام دەنگی یعقوبە خەڵاتیەکە پێغەمبەرایەتی پێ خەڵاتەکە دوای ئەوە عیسۆی برای بە مانوویەتی ڕاوێکی کردو ئەگەڕێتەوە بۆ خزمەتی باوکی کاتێ پێزانێ ئەڵێ تازە لە دەستت چوو لە کیست چوو بەراوردی کە لەگەڵ قورئانە چ جیاوازێکیان هەیە سەیرترین مارەیی داوود گەنجێکی چست و چالاک و بوێرە جەنگاوەرێکی زۆر کارامە و ئازایە شاول پاشا کە لە قورئانە بە ناوی تاڵوتەوە هاتووە زۆر ڕقی لێ بێ چونکە خەڵک بوونەتە جەماوەری ئەو سەربازە جەنگاوەرە چالاکە ئازا و بەبێرە بۆیە پلانێک دانێ بۆ تیرۆرکردنی
ئەزانێت داود حەزی لە میکالی کچی شاوڵ پاشایە ئەزانێت حەزی لە کچەکەیەتی بۆیە بانیەکە پێڵێ ئەگەر مارەیەکە بۆ دانێم ئەو مارەیەم بۆ بێنی میکالی کچم خەڵاتەکەم بەجەنابەت مارە لێەکەم ئەوی شەڵێ چییە؟ ئەڵێ بڕۆ 11 فەلەستینی بکوژە زەکەریان ببڕە و بیخەرەگونیەکە و بێنە بۆ من وەکو مارەی یەک لەبەرەوە هەوڵێ بێ بۆ کوشتنی بڕاتە لای فەلەستینەکان بیکوژن جاوی شەڵێ ئەوە چییە؟ ئەڕواتە لای فەلەستینەکان لە بری 200 کوژێ 200 زەکەری فەلەستینیە بڕێت و لە گونیەکە ئەی خاتە بەردەمی شاوڵ پاشە و کچەکەی لێسەنێ بەراوردی کە لەگەڵ قورئانە چ جیاوازێکیان هەیە إن هذا القرآن يهدي للتي هي أقوم لكوتايدا هر أو نعلم سري أو جوهر قرآنيان بكن بزانن چه جوهرك لچه برنامهك يدوزي توا خداي جوهر باسي جنومير دكا كاتي ليك ترازين ليك جاء بنوا جنومير دك بس تنها ما ربراوالي يعني أونا تشيجان ليك ترور نقرتوا أو أندا خدمتي يقديان نكردوا كشي قرآن فرمي ولا تنسوا الفضل بينكم أو جوهرك لجوهركاني قرآن خداي جورا فرمي ولا تبخسوا الناس أشياءهم سري أو جورا قرآنية بك لا تبخسوا الناس أشياءهم برنامج بوجيان لا تبخسوا الناس أشياءهم حزب كان قريتوا لا تبخسوا الناس أشياءهم بازرقانان قريتوا لا تبخسوا الناس أشياءهم ملاكان قريتوا بانخوازكان قريتوا أبيني بانخوازي كي دي كشتي كي دي كي بيه شاكتر لو أبي داني حقي بيدا بني لا تبخسوا الناس أشياءهم لهمو تشمكي جيانا الرنگ داتوا يا ربي خدايا أو بياما بكيتا بيشنيك بو أم قنجانو بو همومان يا ربي خدايا أو قنجاني كقرآنيا لبركردوا بو خاطرينا وجوانا كان بيان كيتا جوان ترين بيشنگ بو مرفايتي خواهي قورا دسي ببالو برحمته بركتي نوري حكمة وبقري زياتر بريب كان لخير ونور وحكمته آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين خوا پاداشتی جنابی دکتۆر عوسمان بداتەوە بەڕێزان و خۆشەویستان لێرە دەمانەوێت ئاماژە بە ئەو کۆمپانیایە بکەین کە 5 عومرەیان دابین کرد بۆ ئەم براو خوشکانە خوا پاداشتیان بداتەوە کە کارەکەیان زۆر گەورەیە خوای پەروەردگار بە گەورەی خۆی ئینشاڵڵا بەرەکەت خاتە کارەکانیان گروپی کۆمپانیاکانی موسلیم و ڕوەیدا کۆمپانیای سەماوەت کۆمپانیای گەشتی ئاسوودا گروپی کۆمپانیاکانی ئیحرام کۆمپانیای پارەزان بەڕێزان و خۆشەویستانم ئێستاش سرودێک لەلایەن تیپی سرودی نوری حیکمەوە پێشکەش دەکرێت با برایانی سرودبێژ بفەرمونون قرآن 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 خوري أسمانا قرآن قرآن يا سيجيانا قرآن قرآن خوري أسمانا قرآن قرآن يا سيجيانا قرآن قرآن بو أمزهانا قرآن قرآن بو أمزهانا قرآن 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 ترايا بو أمزهانا وك أو هوا بوستجانا قرآن سرايا بو أمزهانا وك أو هوا بوستجانا هر کس يدور به آلو خلاته هر کس يدور به آلو خلاته دو ساری دردو آزاری جانا دو ساری دردو آزاری جانا قرآن 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 خوري أسمانا قرآن قرآن يا سيجيانا قرآن قرآن خوري أسمانا قرآن قرآن يا سيجيانا قرآن قرآن بو أمزهانا قرآن قرآن بو أمزهانا قرآن قرآن أي لو قرآن
چەند پاک و تەرزە پەیڕەوکارانی سەریە پێبەرزە ئای لەو قورئانە چەند پاک و تەرزە پەیڕەوکارانی سەریە پێبەرزە هەتا ئاسووڕیژین لە دەورانە بێ هەتا ئاسووڕیژین لە دەورانە بێ بە قورئان ڕوونا ژینی ئەم ئەرزە بە قورئان ڕوونا ژینی ئەم ئەرزە قورئان 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 خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان قورئان زۆر بوون ئەوانەی دژی قورئان بوون وێڵی تاریکی و خوارە ڕێیان بوون زۆر بوون ئەوانەی دژی قورئان بوون وێڵی تاریکی و خوارە ڕێیان بوون کەچی نەمان و گشت بووکانەوە کەچی نەمان و گشت بووکانەوە قورئان سەربەرز و ئەوانە لە ناوچوون قورئان سەربەرز و ئەوانە لە ناوچوون قورئان 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 خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان 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 بەڕێزان ئێستاش کاتی ئەوەیە گوێ بگرین لەوە تەشیرنەکانی جەنابی مامۆستا دلێر گەرمیانی با جەنابیان بفەرمێ بەناو نیشانی ئاداب و ڕەوشتەکانی هەڵگرانی قورئان با جەنابیان بفەرمێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. پێشە مشت مامۆستایانی بەڕێز برایانم خوشکانم زۆر سپاسی ئەم برا بەڕێزانم خوشکاناکەم کە خوای پەروەردگار ئەو فەضڵەی لەگەڵا کردوون کاتی خۆیان بەخشێتە قورئان خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی بە ئەهلی قورئانیان بژمێرێ پیرۆزبایی لە خۆیان و لە مامۆستا و لە خانەوادەیان ئەکەم خوای پەروەردگار پاداشتی چەندتەری نوری حکمەش داتۆ و بەردەوامیان پێ بەخشێ بۆ خزمەتی قورئان. ئەوەی کە من بە گرنگی ئەزانم لێرە باسی کەم بۆ بەڕێز مامۆستایان بۆ برایان دووبارەکردنەوەیە فەذەکر فەئین ذیکرا تەنفع المؤمنین ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانە فەرمێت یەقرأ القورئان ثلاثة سێ صنف طائفە قورئانە خوێنن مؤمن ومنافق وفاجر کەوابوو قورئان ئیماندارێکە پابەندە پێوە ئەیخوێنێت و کەسێکی فاجر و فاسقیش لەگەڵ ڕێزم بۆ هەموو برایان و خوشکانم خوابمان پارێزێ و کەسێکیش کە منافق بێت منافق باوەڕی پێ نییە خوێنێ فاجر لە یەکێ لە ڕیوایەتەکان هاتووە پارەی پێپەیە ئەکات ئیمانداریش ڕەوشتی خۆی دنیای خۆی لەسەرە باتە ڕێوە کەوابوو لێرە ئەمەوێ ئەوە بڵێم پێشەوەی باسی ئادابەکان بکەین لە پشت خوێندنەوەی قورئان غایەتێک هەیە ئەو غایەتە سەلەفی ئەمە لێی تێگەشتە بوون کە بریتی بوو لە معریفەتی خوای پەروەردگار معریفەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە هەموو ئادابەکانی قورئان لە ئادابی حەملەی قورئان ئەوانەی حافظی قورئانن ئەهلی قورئانن هەموو ئادابەکان لە معریفەتی خواوە و لەگەڵ سونەتەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم وەرگیراوە باشە یعنی چی ئەم قسە کاتی ئێمە ئەڵێین کە ئەڕۆمە سەر ئادابەکان کاتی ئەڵێین
سەلەفی ئەم ئومەتە خوایان باش ناسی 10 ساڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای بە هاوڵان ناسان کە خوامان ناسی کە خوای پەروەردگار یعز وەیذل خۆی ئەیبەخشێ خۆی بەرز ئەکاتەوە خۆی خەڵکی دا ئەبەزێنێ ژیان و مردن لای خوایە ڕزقمان لە لای خوای پەروەردگارە ئەگەڕێنەوە بۆ لای خوا لە چی ئەمە من و تۆ پارێزێ ڕیا بۆ ئەوەتانێ خەڵکی مەدحت کە بۆ ئەوەتانێ دەستکەوتێکت دەستکەوێ بۆ ئەوەتانێ لە ترسێ خۆت لا ئەدەی بۆ ئەوەتانێ مەدحێ بکرێ کەسێک زانی هەموو شتێک بەدەست خوای پەروەردگارە مدەبری کەونە من عرف الناس استراحة ڕووناکاتە خەڵکی ڕووەکاتە خوا ئەو پێویستیاتێ لای خوا داوا ئەکات بۆیە کە ئەو کەسەی خوای ناسی خوای خۆشەوێت لە خوا ئەترسێ ئەو ئیشە قورسانەی کە قورسە لەسەر خەڵکی خوا بۆی ئاسانەکات لەسەر ئەمیش ئاسانە بێت ئەگەر ماندووبوون بێت شەو نەخەوتن بێت بەخشین بێت اعترافکردن بە هەڵەی خۆت بێ حەق وەرگرتن بێت ئەگەر تەماشا بکەین خوای رب العالمين لوصف رسول الله صلى الله عليه وسلم شيء فرميت وإنك لعلى خلق عظيم بأداة توكيد إن بلام مزحلقة بوصف عظيم بوقريك صاحب أخلاقك برز رسول الله صلى الله عليه وسلم أزانا علماء فرمون أما معناي شيء معناي واي الرسول الله صلى الله عليه وسلم آدابي لقرآن ورقرتوها كيويت أو أدب برزاني دسكوي أو وصف برزانة بروانية الرسول الله صلى الله عليه وسلم چونك قرآني بيروسك خواي پروردگار عز وجل داي بزاندوا خواي پروردگار عز وجل أمري بيكردين لقلوا ليتيا بقين كأليم ليتيا بقين چونك خواي للرقاي بيغمبرو نبي ليتيا ناقين صلى الله عليه وسلم أو كساني هلقري قرآن وشوان كوتوي قرآن أبي بزانن خواي پروردگار أفرميت وأطيعوا الله وأطيعوا الرسول واحذروا إطاعي خوا وبيغمبر بكن آمان حذر بكن من معصية الله ورسوله لويك عصيان خوا وبيغمبر بكن بول تيناقين لو دينا وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم خواي رب العالمين عز وجل قرآن دا بزاندوا خوا منزلة رسول الله صلى الله عليه وسلم مبينة كوابو أمر بالرزانة مان أم خشكانة مان همو ما مصايان بابزاي بمعنى ولا القرآن تيبقين أبي تماشاي بيغمبري عزيز كين صلى الله عليه وسلم أجينا بدام تنها قورة ترين زاناي لغة بينن ما مصايان كي هي وكو زمني رسول الله لبلاغه وفصاحة لغة بيه كاتي أم آية دابزي الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم شق ذلك على المسلمين قرزبوا لسر إيمان داران بوتان أينا لا يظلم نفسه أي بيغمبر إخوة كي لا يظلم لخويناك بيغمبر إخوة فرمي لا كما تظنون إنما هو الشرك فرمي أم كلمة ظلم ليرب معناه الشركة كوابو تشيبو بيويسيان ببياني بيغمبر صلى الله عليه وسلم جاء من بس سريعة ما جبا يقدو سي آدابكم يكم إخلاص أم آدابانا تنهابوا أم براو خشكانا يقرآن يالا بركدوا لقل وتني لا إله إلا الله إخلاص داخلي دين إنساني مسلمان بيت بو هر كردويك أنجامي بدا إنساني مسلمان بنيتي لأخوان نزيق بونوا لقل خوايا مدحي خلقي تيكال بيت دسكوتي دنياي تيكال بيت طماعكي تيكال بيت لا إخوا ورناقي بيت كأبو أما زور قرسا أو كسيش خوا بناسيت أزاني خلقي جن وإنسكو بيت وبيبي سوديك بيبقيني أواني كخوايا بيت ناتواني هموشي كو بيت وزردك مان لي دور خاتو خوا نينوسي بيت ناتواني دوري خلو بويا ما مصاياني بالريس لروجي قيامته خيما من باصن لا قرآن يما يسلي ركو كردوتو خوا لباشتي شكو مان كاتو أو كساني وسيا كسيك جهنمي بيها الله قرسيانين ورجل تعلم العلم وعلمه يعني مهول داوى علم فيربيه وقيان ديشي يعني عمل هيا ليرا عمل هيا وأمكس وقرأ القرآن فأتي به فعرفه نعمه فعرفها قال فما فعلت فيها شايت يايا خيركم من تعلم القرآن وعلمه ليرا شي واي كردو أما برز بيتو لله شي واي لي كردو أما بروات آقري جهنم قرآن كي خوين دو قيان دويتي عملي هبوة بلام كيشكل لوبوة
بۆ ئەوەی بۆ پێی بڵێن هو قارئون پێی بڵێن هو عالم پێیان وت خوای گەورە فەرمیێ کەذەبت خوا پەنامان بدات ڕاستت نەکرد پاداشتەکەت لە دنیا وەرگرت جا ئەمە بۆ هەر هەمومانە لێرە من لەطیفەیەکی عەقیدی هەیە حەزەکەم ئیشارەتی پێ بکەم خەڵکانی ئەڵێ فڵان دکتۆر کاکە زۆر خزمەتی خەڵکی کردووە با نوێژی نەکرد بێ احتیمالە خوای گەورە لێی خۆش بێ ئەوانەی کە موسڵمان نین و چاکاکەن لە دنیا پاداش وەرەگرن ئەمانە موسڵمانن سەدەقەیان کردووە جیهادیان کردووە قورئانیان گەیاندووە لەبەرەوەی ڕیای تێکەڵ بۆ خواوەری ناگرێت فەکەیفە بۆ کەسێ بۆ خوای نەکات پاشان خوا پەناماندا لە ڕۆژی قیامەتە کاتێک کاتی پاداش وەرگرتنەوە تێت خوای پەروەردگار ئەفەرمێت یەقول الله يوم القيامة إذا جزي الناس بأعمالهم ئەوانەی هەمومان لە هەموو کردەوەکانمان برا خوشکەکانم تێناڕووم لێرەم برا خوشکانە نیە لە خۆمە پێشەموتان اذهبوا إلى الذين تراءون بأعمالكم في الدنيا بڕۆن بۆ لای ئەوانەی کردەوەی خۆتانتان پێشاویان خستووە فانظروا هل تجدون عندهم جزاء خوای گەورە فەرمێ بڕۆن کردەوەتان بۆ کێ کردو بزان پاداشتەکە لای ئەوان وەرەگرن کاتێ پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم خوا أولين وآخرين كو أكاتو إذا جمع الله الأولين والآخرين ليوم لا ريب فيه دنجي دي الندائك من كان أشرك أحدا في عمل عمله لله دەستی پێ کردووە بۆ خوای بووە دوایی مەدح طەماع شت هاتووەتە ناوی چەند ترسناکە براو خوشکەکانم خوای ڕەب العالەمین ئەفەرمێ فەلیەطلب ثەوابەه من عندی غەیری الله با بڕوا پاداشتەکەی لە غەیرە خوای گەورە وەربگرێت بەڕاستی ئیبن قەیم جوانە فەرمێت چۆن ئاو ئاگر کۆ نابێتەوە ئیخلاص لەگەڵ حبی مەدح و طەماعی دەستی خەڵکی کۆ نابێتەوە ئادابی دووهەممان بریتیە لەوەی کە ئەم دینە قورئان طالبی قورئان مامۆسای ئاینی زانە ئەهلی ئیخلاص دین بۆ پارە نافرۆشێت ئەو کاتم تەواو یەکسەر پێم بڵێ عمرانی کوڕی حوسەین تێپەڕی بەلای کەسێکە سوورەتی یوسفی خوێند گوێی لێگرت کە لێ بووە داوای پارەی کرد فەرمی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون إني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول من قرأ القرآن فليسأل الله عز وجل به فإنه سيأتي قوم يقرؤون القرآن فيسألون الناس به ئامان ئەو حرمەتەی خوا دایەتی ئەهلی قورئان خۆی بەدەستی خۆی بێڕێز نەکات بڕوا ئەو قورئانە بۆ پارە زەرەر لە خۆی بدا دینی خوا زەرەر ناکات بۆیە فضيل كري عياضة فرميت ينبغي لحامل القرآن ألا تكون له حاجة إلى أحد بخوا هالقري قرآن أبيك الله خليفة ودواي خليفة ده صلاة دارك نابي بيويسيد بوان بيت بيويستك ينبغي أن تكون حوائج الخلق إليهم خلق بيويسيد بوان بيت وأوج بزانين همومان بيغمري آزيز لصحيح مسلمة لحديثك فرمي والقرآن حجة لك وعليك قرآن يان حجية لسرد یان حجەیە بەدەستۆ لێرە شایەتمان بەم قسە چییە قورئان نابێ مخالەفەی بکەی بێ عەمەلی پێ بکەی بۆ عەمەل هاتووە بۆ دەنگخۆشی نەهاتووە ئەبوو بەکر لە هەموو کەس دەنگی خۆشتر نەبوو پێغەمبەری خوا چەند جار ڕۆشتن بەلایتیان بە ئەبوو بەکر بەرنوێژی نەکات تووڕە بوو ئەبوو بەکر ئەهل بوو ئیمامەتی خەڵکی بکات بۆیە لە ڕۆژی قیامەت کە قورئان دێت پێغەمبەری ئایزە فەرمێ یؤتا بالقورئان یوم القیامەتی وأهله ئەمە مەبەستە کێن ئەهلی قورئان رسول الله فرمي الذين كانوا يعملون به في الدنيا أهل قرآن وان عمليان بيكرد ابن قيم فرمي أوانا عالم انتيايا العاملون بما فيه وإن لم يحفظوا أقر حفظي شان نكرد بيت بلا ما أقر حفظت كرد بيت أهلي بيت بلد لا إخوة زور برزا أقر كسي تنها السرقالي تجويد كي بيت تينقاو إيشي بينكات ابن قيم فرمي أهل قرآن نيا كابو داوام لم برابر رزو خشكانم هيا هەوڵ بدەن ئەم قورئانە چۆن بە جوانی ئەی خوێننەوە هەوڵ بدەن حکمەکانیشی ون نەکەن بۆیە ئەسحابە فەرمێ دە ئایەتمان ئەخوێن زیادمان نەئەکرد لەم یجاوزهن حتى يعرف معانيهن والعمل بهن بۆیە سەرکەوتن ئیشیان بە قورئان ئەکرد هاوەڵان بۆیە بە ماوەیەکی کەم دینیان گەیاندا هەموو ئەو خەڵکە یەکێکی تر لەو ئادابانە شەو نوێشکردنە بۆ ئەهلی قورئان
پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم من بصريح شارتي في بكم أفرميت القرآن والصيام يشفعان للعبد يقول القرآن خواي قورا هموما لو أنا بقري أقر بسورتي خلاصي شونيش بكين قرآن فرميت ربي منعته النوم بالليل فشفعني فيه أي پروردگار خوم لي قدغة كردوا دي تكام قبول كبو أم كسا وفي غمر أجد فرميه قال لا حسد إلا في اثنتين رجل آتاه الله القرآن فهو يقوم به آناء الليل كسي خواي پروردگار ريزي لي قرتوا قرآني بيا بخشيوا بشيك لكاتكاني شو بي زندو أكاتوا يكي كلو آدابانا أو تانية إنساني هالقري قرآن نابي مجلسي وكو مجلسي خلقي كبير لله لعب تيكاليو لغوة وكو خلق بيت أولا بركمي كاتك نارم للسري باشان خواپنا مامدا إمامي حسني بصري أفرمي أصناف قرآن سيبشن باش يكيان قرآن يان كردو تبيشا بو دنيا باش يكيان خوایان یان تووشی کبر کردو بەسەر خەڵکە لە دەسەڵات دارەکان پارەی پێوەرئەگرن ئەفەرمێ ئەمانە حروفەکانی جوان ئەخوێنن بەڵام ئەحکامەکانیان دۆڕاندووە بەشێکیشیان قورئانەکەنە شیفا بۆ نەخۆشەکانی دڵیان وایان لێت لە خوا ئەترسن خوا بەوانە ئەم دینە سەرەخات خوای گەورە هەمومان لەوانە بگێڕێت و خاڵی ما قبل ئەخیرم ئەمە لێرە بۆ ئەم برا بەڕێزانە ئەم خوشکانە بۆ خۆم بۆ ئێوەی تەگوێگرن بۆ مامۆسانی ئاینی جوانیان فەرموو عولەما ئەفەرمون ئادابی ئەهلی قورئان ئەوەتانێ عليكم بالقرآن عبد الله كري عمر فرمي لي جراوته عبد الله كري عمريش عليكم بالقرآن فتعلموا قرآن في أربن دسي في وبقرن بلام وعلموه أبناءكم من على كانت حيث ما مصايق آيني لدرو السرقالي عائلي خلقي بها دعوتي كشي خلقي بكا كري خلقي بكا شو روش آموش قاري كا من على كي خوي نيوش نكات من على كي خوي نيتم زقود كشكاي خوي بوشاكاكي شرعي نبيت كركاي خوي التزامكاي نبيه هجر هولي لقلا بدا وري نقريت او ما مصاب او دايكو باوكا عزريان هوليان داوه هدايت لا اخوايا بلام لكم ترخميه به مانجي جاري دايننا درزي كان بي بليتو فيريان نكال من عليوه او تاوان بارن كاب هلقري قران بي اغاي عائله خوي بيت واخيرا اخر قسم من او ثانيه عبد الله كري عمر ام فرمودل صحيح بخاري هاتوا هات خزمتي رسول الله صلى الله عليه وسلم بيغمري خا فرمي اقرأ القرآن في شهر قرآن لما هو ما يجيك بخينا كيف بيغمري خوا أطيق أكثر توانام زيادة للرواية إن بي قوة زيادة بيغمري خوا ربوي كم كرت تاقشتشن بيغمري خوا فرمي اقرأه في 3 لسير روجة ختمي بك ليرة ذا شن جوانيان فرموا أو كساري كزور لقى القرآن أي خوان حزيان لما ناي لتفسيري طبعا زور نزيقون لقرآن نشاني زور خوشويسي خوايا أوانيك زور لقرآن ونزيقن بس روجي دجوز زياتر نخوانا شو قال رسول الله فرميه لا يفقه من قرأ القرآن في أقل من 3 فرم ديكي صحيح لقرآن تيناقا كابو تيقشتني ضروري أو كسي لدروش كمتر قرآن ختم كام اگر ئێمەش کاممان لە قورئان و دوورین مەجالمان کەمە بە حسابی خۆمان کاتمان نییە سەرقاڵین پێغەمبەری خوا فەرمێ اقرأ القرآن في شهر بۆیان دێ لە عولەما فەرمێ کەسێ لە مانگێکە ختمی قورئان نەکات بەشێکە لە هەجری قورئان کامانی زۆر جوهد سەرفەکات 3 ڕۆژ کەمتر با نەبێت لە کۆتایە داواکەم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوا عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بگێڕێت خوای پەروەردگار ئەم برا خوشکانە وا لێ بکات تاجی وقار بدرێتە دایک و باوکیان خوا پاداشی مامۆستاکانیان داتوە خوا پاداشی مامۆستای خۆشمان داتوە خوا عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بگێڕێ داواکارم لە خوا ئەم کوردستانەی خۆمان بە نووری ئەم قورئانە ڕووناک کاتۆ ئەمن و ئاسایش و دادپەروەری لە ژێر سێبەری ئەو قورئانەوەی بگەڕێتەوە قورئان خوێن و مامۆستای قورئانمان زۆر بێت اللهم آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك خوای گەورە پاداشتان داتۆ براکان خوا پاداشتی مامۆستای بەڕێز بداتەوە ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست لە کۆتاییە ئەمانەوێت زۆر سوپاسی هەموو ئەو خواپێدا و خێرخوازانە بکەین کە بە شتێکی کەمیش دەستبارگرمان بوونە لە کارەکان و دووبارەی دەکەینەوە کە ئەم کۆمپانیا بەڕێزانەی کە ئەرکەی عومرەکردنیان بۆ ئەم قورئان لە بەرانە گرتە ئەستۆ گروپی کۆمپانیاکانی موسلیم و ڕۆیدا
کۆمپانیای سەماوات، کۆمپانیای گەشتی ئاسوودا، گروپی کۆمپانیاکانی ئیحرام، کۆمپانیای پارازان. بەڕێزان و خۆشەویستانم ئابەم شێوازە کۆتایی بە ئاهەنگی ڕێزلێنانی خوشک و برایانی قورئان لە بەردێنین. خوای گەورە لە هەموو لایەک خۆش ببێتێ قورئان بکات بە شەفاعەت کارمان لە دنیا و لە دوا ڕۆژدا. خوا پاداشتی ئامادەبوونتان بداتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.